سوکاری سربەزی شەیدان ئامادەبوانی بەڕێز شەرەفێکی گەورەی ئەمڕۆ من لەبەر دەم ئێوەی خۆشەویست لێرە ئامادەم لە شاری قەڵاو منارە ئەو شارەی کە بە خوێنی ڕۆڵەکانی ئێوە ئازاد کرا. دیارە ئەم شارە ئەهمێتێکی زۆری هەیە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان. هەروەکو باسم کرد ئەوە ڕۆڵەکانی ئێوە بوون خوێنی خۆیان بەخشی بەم خاک و نیشتمانە بۆی ئەم ئەزمونەی ئێستا ئێمە لەژێر سێبەرەکەیدا حەساوینەتەوە بەدی بێت. ئێوەمانان کە هەمیشە وەکو قەڵایەک لە پشت یەکێتیەکەتان ئەو یەکێتیی کە خوێنتان بۆ داوە وەستاون دڵنیام لە 12 ساڵی ڕابردوو زۆر ئێش و ئازارمان خستۆتە دڵی ئێوە. هەر جارێک یەکێتی نیشتمانی کوردستان تووشی کێشەیەک بووبێ تووشی پاشەکشەیەک بووبێ من دڵنیام برینەکانی ئێوەمان چۆن لە کاتێککە کوڕەکانتان براکانتان لە دەستدا بە هەمان شێوە ئێمە ئەو برینەمان کولاندۆتەوە بەهۆی ئەوەی کە ئەزیەت و ئازاری یەکێتی نیشتمانی کوردستانمان داوە. بەڵام ئێمە بەڵێنمان داوە بە خۆمان و بە خوێنی شەهیدەکانمان لەبەردەم ئێوەش ئێستا لێرە من بەڵێن دەدەم کە یەکێتی نوێ بڕیاری داوە کە شێوازی سیاسەتکردنی لە هەرێمی کوردستان بگۆڕدرێ بەو شێوازە تەقلیدیە نەبێ کە لە چەند ساڵی ڕابردوو کردومانە. چەقی ململانەی سیاسیمان بێنەوە شاری هەولێر لە کاتێکا حکومەت لێرەیە لە کاتێکا پەرلەمان لێرەیە لە کاتێکا نوێنەرانی هەموو وڵاتەکان لێرەن چەقی ململانەی سیاسی دەبێت لە شاری هەولێر بێ. ململانەی سیاسی دەبێت لە دهۆک و لە زاخۆ بێ ناکرێکی ترێمە لە سلێمانی دانیشین و چاوەڕوانی ئەوە بکەین کادیرەکانمان کە سوکاری شەهیدەکانمان شەڕە سیاسیەکەمان بۆ بکەن. نەخێ من لێرە و بەڵێنتان پێدەدەم کە ئێمە بڕیارمان داوە بگەڕێینەوە بەهێزەوە بگەڕێینەوە بە پشتیوانی ئێوە و خەڵکی هەولێر بگەڕێینەوە هەولێر و ململانەی سیاسی خۆمان مەدەنی خۆمان لێرە لە شاری هەولێر بکەین و ئامادەش نین نە زاخۆ نە دهۆک نە هەولێر چۆ بکەین بۆ هیچ کەسێک. بۆیە دەمەوێت دڵنیابن ئەمەش بە پشتیوانی ئێوە دەکەین چکە ئێوە لە هەموو قۆناغە سەختەکاندا هەر کاتێک یەکێتی کەوتۆتە مەترسیەوە لەبەرەوەی خوێنتان بۆ داوە بۆ خۆتان بە خوێنی ڕۆڵەکانی ئێوە گەیشتوینە ئێرە هەمیشە وەکو قەڵایەک وەکو پۆڵا لە پشت یەکێتەکەتان وەستاون و خۆشحاڵم کە ئەمڕۆ دەبینم یەکێتیمان لەو هەموو مەترسیە گەورەی لە 12 ساڵی ڕابردوو پەڕاندەوە و بە سەلامەتی گەیاندمانە کۆنگرەوە لە کۆنگرەش بە سەلامەتی لی دەرچوون. لەمڕۆ بەدواوە ئێوە دەبێت چاوەڕوانی شتی گەورە من لە یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی کە سوکاری شەهیدان کە من دەزانم لەوانەیە یەکێتی نیشتمانی کوردستان لە ساڵانی ڕابردوو نەپڕژابێتە سەرەوەی کە خزمەتی کە سوکارەکەی بکە خزمەتی کە سوکاری شەهیدان بکە وەکو پێویست بەوەی ئەو کێشانەی هەمان بووە. بەڵام هەر ئەمڕۆ کردنەوەی ئەم قوتابخانەیە کە شتێکی زۆر بچووکە لە چاو خزمەتێکی دەبا ئێمە بمان کرد با بۆ ئەم هەموو ماڵە شەهیدەی کە لێرەن و وەکو باسم کرد بە خوێنی ڕۆڵەکانی ئەوانم هەولێرە ئازاد کرا خزمەتێکی زۆر کەمە بەڵام دەستپێکێکە و بەشێکە لەو بەڵێنانەی کە بە خۆمان داوە و بە ئێوەی دەدەین کە ئەو خەڵکە دڵسۆزەی کە لە پشتی یەکێتی وەستاوە ئەو خەڵکە دڵسۆزەی کە خوێنی بەخشیوە بۆ یەکێتی لەوانەوە دەست پێ بکەین و دڵیان ئاشکەینەوە و خزمەتی مناڵە شەهیدەکانمان بکەین و یەکێتی تەنها بە ئێوەمانانەوە ماوە چونکە هەر حیزبێکی تر بە ئەوەی بەسەر یەکێتیات ئێوەمانانی لە پشت نەبا دڵنیا بوون ئێستا یەکێتی پاشەکشەی کردبوو. بۆیە دووبارە ئەڵێم سەربەرزم لە شاری هەولێر لەبەردەم ئێوەی خۆشەویست ئەم هەنگاوەمان دەست پێ کردووە و هەر لێرە شەو بەڵێن دەدەم دوێنێ لای پێشمەرگەدێرینەکان باسمان کرد چونکە باسییان کرد کە کەرتی تەندروستی لێرە وەکو پێویست نییە خەستەخانەی شۆڕش لێرە تەواجودی نییە و پێشمەرگەی دێرین کە سوکاری شەهید مەجبورە یاد بێت بۆ سلێمانی یاخود لێرە بە پارە لە خەستەخانەکان چارەسەری خۆی بکا. بۆیە هەر دوێنێ بەڵێنماندا هەر لێرە لەم گەڕەکە بنکەیەکی تەندروستی گەورە بکەینەوە لە دوای تەوابوونی ئەم قوتابخانەیە و پارەکەشی بۆ تەرخان کراوە بۆی کە سوکاری شەهیدان پێشمەرگە دێرینەکان
هەڵتەک پێویستیان بەوە نەبێ بێن بۆ سلێمانی هەر کاتێک نەخۆشێکیان هەیە پێویستی بە چارەسەرە. ئەمە بەشێک دەبێت لە بیدایەتی خزمەتگوزاریەکانمان و ئەو بەڵێنانەی کە داومانە بە کەسوکاری شەهید بۆ یەکێتی هەر لە بیدایەتی کارەکانیەوە بە خزمەتی دڵسۆزەکانیەوە دەست پێ بکە. نامێ زۆر سەرتان بێشێنم چونکە گەرمایە هەواڵان بەڵام دڵنیا بن وەکو باسم کرد چەقی ململانەی سیاسی دێتەوە هەولێر یەکێتی بە پشتیوانی ئێوە و کەسوکاری شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و کەمەندامانی سەنگەر و ئەو دڵسۆزانەی کە ڕۆژانێک بەشدار بوون لەم کاروانە بە پشتیوانی ئێوە دێتەوە هەولێر و دەبێت هەڵبژاردننی داهاتوو ئەم یەکێتی ئێستا دەیبینن بەرەو ئاسمان ڕۆیش پێواومان لە ئاسمانەوە سەیری بکەین ئینشاءڵڵا. داواتان لە یەکەم دەزانم لەوانەیە گلەی و گازنتان زۆر بێ لێمان بەوەی وەی کە نەپڕژاینە سەر خزمەتکردنی زیاترتان لە ڕابردووڵام داواتان لە یەکەم ئەم 6-7 مانگە 6 مانگی چارە نووسازە هەم بۆ یەکێتەکەتان کە تازە لە دوای کۆنگرەی چوارەوە کەوتۆتە سەر پێی خۆی چۆن لە جاران هەر پشتیوانی سەرسەخت بوون بە گەرم و گورتر ئەوانەی کە عادز بوون ئاشتیان کەنەوە بە نای منەوە بەڵێنیان پێ بدەن کە ئێمە بڕیارمان داوە سەربازێکی بە ئەمەکی ئەم حیزبە بین و ئەو کاروانی شەهیدان کە خوێنیان بۆ ڕۆشت و گیانیان هێر ئەم کاروانەی مە درێژە پێ بدەین تاو کاتێ هەموو ئاوانج و ئاواتەکانمان دێتە دی. بۆیە خۆشەویستە من نامێت زۆر لە کاتان بگرم بەڵام وەکو بەڵێنماندا کە ئێمە دێنەوە هەولێر خۆمان هەم وەکو سەرۆکایەتی و هەر دوێنێ لە کۆڕکۆبنەوەکانمان بڕیارماندا کە 1-2 مەکتەبی سەرەکی مەکتەبی پەیوەندیەکان مەکتەبی ڕێکخراوەکان و مەکتەبی تێکۆشەر دێرینەکانیش بەشێکی بێتەوە لە شاری هەولێر بێ و ئەرکو واجبی مەکتەبی سیاسی بەشێک لە مەکتەبی سیاسی و هاوسەرۆکان تەواجودی بەردەوامیان هەبێ بۆی ئێمە غایب نەبین لەو هەموو ڕووداوی کە ڕوودەدا لە شاری هەولێر بەو هەموو وەفدەی کە سەردانی هەولێر دەکات ناتوانن بێنە سلێمانی گلەی لە کەس نەکەین ئەمە گلەی لە خۆمان کەگە خۆمان تەواجودمان هەبێ یەکێتی نیشتمانی کوردستان کێوێکە زۆر گەورەیە هەموو کەسێک ئامادەیە لەگەڵی دانیشێ هەموو کەسێک تامەزۆی ئەوەیە سەردانی بکە بەڵام گلەیەکە دەبێت لە خۆمان بێ لە ڕابردووکەرەمان کردووە. دووبارە من خۆ بە شەرەفێکی گەورە دەزانم کە لە خزمەت ئێوەی خۆشەویستە ئامادەم و بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان و زۆر سپاس.